حکوومەتی هێرێم کە نزیکەی 10 ساڵە دامەزراندنی ڕاگرتووە و دەیان هەزار دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی پشتگوێ خستووە، بەڵام بەردەوام لە ڕێگەی تەزکیەی حیزبیەوە ئەندامانی حیزبە دەسەڵاتدارەکان دامەزرێنراون. لەو چوارچێوەیەشدا 23 کەس بۆ فەرمانگەی باجی دەرامەتی هەڵەبجە دامەزرێنراون. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت لە ڕێگەی دەستگایەکی حیزبیەوە ناویەوە فەرمانبەرانە بۆ باجی دەرامەت نێردراوە، دواتر هاتووەتە پارێزگا و ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە. کاوە عەلی ئەو هەنگاوە بەستەم لە 2000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان ناو دەبات. ئەمە شێوازێکی نادروستە و زوڵمە لە هەزاران گەنجی دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی سنووری پارێزگای هەڵەبجە. بەڕای من شێوازەکە وەزارەتی دارایی بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی ئاگادار کردووە کە ئەو ناوانەی بۆ بنێرێ ناوی گرێ بەست، یعنی داوای نەکردووە کە بە شێوەی فۆرم و بە شێوەی CV و ئەوانە بێ. خەلەلیش لە وەزارەتی دارایی ئەبوو وەزارەتی دارایی بە شێوازی ئۆنلاین هاوشێوەی چەند وەزارەتێک کە لە کاتی ڕاگەیاندنی دامەزراندنا بە ئۆنلاین فۆرم پڕەکەن و دوایی یا بە CV حتا هەندێکیان لەبەرەوەی لە یەک ئاستان زۆرجار بە قورعا یعنی شخصەکان دەرەکەن بۆ ئەوەی گلەی و گازندە دروست نەبێ. دەرچوویەکی پەیمانگە کە ماوەی 10 ساڵە خوێندنی تەواو کردەوە و دانەمەزراوە دەڵێت حکوومەت تا ئێستا نەیتوانیوە بە شێوەیەکی دادپەروەرانە هەلی دامەزراندن فراهم بکات، داواش دەکات دامەزراندنی ئەو کەسانە هەڵبوەشێنرێتەوە. دەرچوویەکی پەیمانگام ئەوە نزیکی تقریباً 10 ساڵە تەواوم کردووە، تا ئێستا دانەمەزراوم. حکومت نەیتوانیوە بە شێوەیەکی دادپەروەرانە هیچ دامەزرانێک بۆ دەرچوانی پەیمانگا و زانکۆکان فراهم بێنێ و ئەوەی کە هەیە ئێستا لە هەڵەبجە شەهید ئەو 23 نەفەرەی کە دامەزرێن لە ڕێگەی حیزبەوە کە بۆ باج و دەرامەتدا دەمەزرێن پێویستە حکومەت قبوڵی نەکات لەبەرەوەی مافی دەرچووی پەیمانگا و زانکۆکانی کە نەفەوتێت و هەوڵێکی جددی بە کە ئەو 23 نەفەرەیە ڕابگرێ. چالاکێکی کۆمەڵی مەدەنیش پێی وایە بەرپرسانی ئیداری هەڵەبجە بەشدارن لەو گەندەڵەی کە کراوە و دەڵێت پشتیوانی لە دەنگی ناڕەزایەتی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەکەن. پشتگیری هەموو ئەو گەنج و لاوانەکەین کەوا لەسەر مافی خۆیان بێنە دەنگ. ئەم بابەتەش ڕێک پەیوەندی بەوانەوە هەیە بەو گەنجانەوەیەکەوە بێکارن، زۆرێکیان دەرچووی پەیمانگا و زانکۆکانن، چەندین ساڵە لە ماڵەوە دانیشتون و هاوڵاتی و هاونیشتیمانی ئەم هەرێمەن بەداخەوە ئەم دەسەڵاتە حسابی هاونیشتیمانی بۆ غەیری حیزبەکانی خۆیان ناکەن. نەک لاوازی کاربەدەستانی هەڵەبجە، بەشداری کاربەدەستانی هەڵەبجەیە لە گەندەڵیەکە هەر خودی خۆیان ئیمزایان کردەوە بەرزیان کردوێتەوە. ئەسڵەن ئەوان بەشدارن لە گەندەڵیەکان، نەک ئەوەی بڵێ لاوازن و بێدەنگن، نەک بێدەنگ هەمان هەر هاوکارن خۆیانی شەکەیان کردووە. دوای ئەوەی ناوی 23 کەس لەلایەن حیزبەکانی ناو حکوومەتەوە ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە بۆ دامەزراندنیان لە فەرمانگەی باجی دەرامەتی هەڵەبجە، نوێنەری وەزارەت دێتە پارێزگاکە و چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەدا دەکات. بەپێی زانیاریەکانی پەیام پارتی و ویکێتی و گۆڕان لە نێوان خۆیاندا لەسەر دامەزراندنی ئەو کەسانە ڕێکەوتون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.